ئاینی یاری و ئاینە کوردیەکان ناوەڕۆکی سەمینارێکە کە بۆ ڕێزدار دکتۆر خەلەقی نووسەر و لێکۆڵەر لە شاری ئەسکلستونا بەڕێوە دەچێت. لە تەرەف ئەنجومەن گوران لە شارە ئەسکلستونا فرۆ خێراتتان بکەین ڕا سەمینارە کاک دکتۆر حوسێن خەلەقی لەسەر کولتور کوردی و ئاینی یاری یا شوون مردمی ئارسان لە ناو نەتەوەی کورد. لە سەمینارەکەدا بەڕێز دکتۆر حوسێنی خەلەقی سەرەتا بە شێوەیەکی گشتی باز لەسەر کللتور دەکات و ئاماژە بەوە دەکات کە فەلسەفە، کۆمەڵناسی، هونەر، هەڵسوکەوتی کۆمەڵایەتی و دین بەشێکن لە کللتوری مرۆڤ. ئێمە بۆ ئەوەی کە بگەڕین ڕیشەی بیر و بڕوای خۆمان بدۆزینەوە، نەک تەنیا هەر خۆمان، بەڵکو خەڵکانێک مردمێک کە لە تەک ئێمە لە ژیانە هاوسا بوون، بەیەکەوە بووین، یا کللتورەکانمان تێکەڵ بووە بەیەکە بۆ ئەوە بتوانین یەکتر بناسین، یەکتر ببینینەوە، ئەبێ ڕیشەی ئەو کللتورانە بدۆزینەوە. وەختێ باسی فەرهەنگەکەین یا باسی کللتورەکەین، گشت نەتەوەیەک لە شۆنی خۆیان خاوەن دوو لایەنی فەرهەنگیە، یەکێک فەرهەنگی مادیە، یەکێک فەرهەنگی معنەویە. هەر نەتەوەی بۆ خۆی بەپێ جغرافیای خۆی، بەپێ تێڕامان و فکری خۆی، ئەندیشەی خۆی شتێک لە فەرهەنگی مادی دروستەکە بۆ خۆی، وەک خانەسازی، وەک پەیکەر دروستکردن، وەک کۆشک و تەلار و ساختمان دروستکردن، وەک وەسایلی ژیان بۆ ئەوە درەو بکە، بۆ ئەوە جفت بکە، بۆ ئەوە ئاسیا و دروست بکە، هەرکە بۆ خۆی بەوەی کە ماتریاڵە گۆڕانی بەسەرادێ بەوەی ژن تەمەدونی مادی. ئەوەی کە بۆ ئێمە مهمە و ئەبێ باسی بکەین فەرهەنگی معنەویە. فەرهەنگی معنەوی هەرچەند تابعێکە بە قسەی مارکس لە فەرهەنگی مادی، لە ژیانی ئابووری و اقتصادی و ئەوانە، بەڵام ئێمە لێرە ناچینە ناو باسە فەلسەفیەکەی مارکسەوە، تینە سەر باسە فەلسەفیەکەی تێڕامانەکانی خۆمانەوە. ئەساسەن کولتور چییە؟ دوو عەقیدەی جیاواز هەست. یەکێکەژێ کولتور مەجموعەی زانیاری ئینسان ئەگرێتەوە. ئینسان لە فیزیک، لە شیمی، لە ماتماتیک، لە سروشتناسی، لە تەبیعەتناسی، هەروات ئاگایەتە ئەدەبیات و شێعر و هونەر و موسیقی و دین و ڕەوانشناسی و جامعەشناسی و چی هەموو ئەوانە کولتور ئەگرێتەوە. بەڵام ئیمڕۆ جامعەشناسی گەورەی دنیا یا جامعەشناسانی گەورەی دنیا کولتوریان لە 6 بەشە. دکتۆر حوسێن باز لە ئاینی سامی و هند و ئوروپایی دەکات و ئاماژە بە هەندێک لەو جیاوازیانە دەکا کە لە نێوان ئەو ئاینانەدا هەیە. دوو قەومی گەورەی دنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای دوورە وجودیان هەیە. قەومێکیان وەک باسم کرد پێڵێن هند و ئوروپایی، قەومێکیان پێڵێن سامی، نەک سامیەکانی ئێرە. سامی کەلدانیە، ئاشووری نییە. ئاشووری قسە لەسەریەتی کە کووردە. کەلدانیە، فینیقیە، ئەوانەی لوبنان، عیبریە، جوولەکەکان، ئارامیە، ئەوانەی سەحرای سینا و عەرەبە. ئەمانە پێڵێن قەومی سامی. تماشاکە لە قەومی سامیە، لای قەومی سامی ئەو کەسەی هەم غەزە بەگرێ، هەم مجازاتەکە، هەم عەزابەدا، هەم خێری هەیە، هەم ڕەحمەتە، هەم بەرەکەتی هەیە، ئەو کەسە خودایە، یەک خودایە. یانێ خودای خێر و خودای شەڕی هێناوە تێکەڵی کردووە لە مەوجودێکە دۆزیوێتەوە و تەوحیدی دروست کردووە. ئەزانی تەوحید یانێ چی؟ تەوحید یانێ ئەوە دوو چت بکەیتە یەک. تەوحید، وشەی تەوحید کەلیمەیەکی عەرەبیە، یعنی دوو چت هەیە بیکەیتە یەک. ئەو دوو چتەکە خێر و شەڕ لە یەک مەوجودا دۆزیوێتەوە کەوابوو ئەو معتەقد بە یەک خودایە. ئەو پێ وایە ئەو خوددا لە عینی کاتا دەتوانێت بە دەریای ڕەحمەت بێ، لە عینی کاتا ئەتوانێت تۆفانی عەزابیش بێ. کەوابوو
لە ئاینی هیندو ئوروپاییە یا سامیە یەک خوددا هەیە، بەڵام لە دینی هیندو ئوروپاییە دوو خوددا هەیە، ناتوانێت یەک خوددا هەم شەڕ بێ هەم خێر. باسەکەم لە پێشا کرد. بۆیە دوو خوددا هەیە یا حتا چەند خوددا هەیە، نە دوو خوددا. وەک باسم کردووە لە هیندوستانە 2 میلیۆن خوددا هەیە و هەر 2 میلیۆن خودداکەش هەمووی بەندەی شێوان یەکێک لە خوددا گەورەکانی هیندوستانە. و لە بەرامبەریان قەومی ئاری خاوەن چەند خوددایە وەک باسم کرد. ئەمە یەک. دوو، جەهان لە لای قەومی سامیەوە یەک جەهانە، لە لای قەومی هیندو ئوروپاییەوە هەزاران جەهانە. جەهانی جۆرا و جۆر هەیە، گۆڕانکاری لە جەهانە هەیە، تازەگەرایی لە جەهانە هەیە. دوایی لە ئاینی یاریە ئەگەر فرسەت بوو باسەکەم کە هەم گەشەکردنی ئینسان هەیە، هەم گەشەکردنی تەبیعەت هەیە. حتا لە مردنیشا گەشەکردن هەیە، دوای مردن ئەو لەشگۆڕینەکە. جەهان یەک دانەیە، ڕۆژێک نەبووە لە لای ئاینی سامیەوە. خوددا وتوێتی ببە و دنیا پەیدا بووە. ڕۆژێک دەیهەوێ ئەو دنیا کۆتایی پێبێنێ، وەکو کاغەز چۆن ئاوا ئەیپێچێتەوە دنیا کۆتایی پێدێنێ. لە ماوەی بوونی جەهاندا و تەواوکردنی جەهاندا خوددا بەسەر ڕەفتاری ئینسانەکانە چاوەدێرە. گەرەکێ بزانێ ئەو ئینسانە چ دەکات، چۆن ئەژی چیەکە، بۆ ئەوە تۆشەی ئاخرەتی هەڵبگرێ و بیواتەوە بۆ دنیایەکی دیکە، چون بڕوای بە دنیایەکی دیکە هەیە. چاوەدێرە بەسەر ئەو ڕەفتارەدا کە ئەوانەیکە. هەر بۆیە لای سامیەکان تاریخ مێژوو خەتیە، واتە لە ئاوە دەست پێکە لە بێ و کۆتایی پێتێ. بۆچی؟ چونکە دنیا لە ئاوە دەستی پێکردووە لە بێ و کۆتایی پێتێ، کەوابوو مێژوو لە دەستپێکی دروستبوونی ئینسانە تەبیعەتەوە دنیاوە. لەو ڕۆژەوە مێژوو دەست پێکە، ڕۆژێک کە دنیا تەواو بێ مێژوو کوتایی پێدێ، مێژوو بە خەتی ڕاستەهاچێ. و لەو ماوەدا چونکە مێژوو بە خەتی ڕاستەهاچێ، ئینسان مکەلەفە تەنها کاری ئەوەیە فەرایز و فەرمانەکانی ئەو خودای یەکتا کە قبوڵیەتی ئەنجام بدا، بۆ ئەوە لە دواییدا، لە ڕۆژی دواییدا شەرمەزاری خوداکێ خۆی نەبێ و بگەیە بە ئاواتی خۆی کە بەهەشت و ئەو جۆرەیە کە بۆی تەوسیفەکەن. بەڵام لە ئاینی هیندو ئوروپاییدا تاریخ خەتی نییە، تاریخ حەلەزوو نییە یا بازنەیە. لە هیچ شوێنێکە و دەست پێ ناکە، لە هیچ شوێنێکیشە کۆتایی پێ نای. لە ئاینی هیندو ئوروپاییە دنیا بێبنە، نە ڕۆژێک دروست بووە و نە ڕۆژێکیش کۆتایی پێدێ. ئەوەی کە خەڵکی دیکە بە عەقڵی ساکار پێ وایە کۆتاییە، ئەوە گۆڕانکاریە، نە کۆتایی. ڕۆژێ ئەو زەمینە نەبووە، ڕۆژێک ممکنە ئەو زەمینە عمری تەواو بێتە شتێکی دەبێتە ئاو، بێتە بەرد، بێتە ئاور، بێتە شتێکی تر، گۆڕانی بەسەرا بێ. ئەوە بە معنای ئەوەیە نیە جەهان کۆتایی پێ هاتووە، بە معنای ئەوەی گۆڕانکاری لە سروشتا پێکاتووە. هەموو ئاینەکان خاوەنی تایبەتمەندی خۆیان و پەیڕەوان و لایەنگرانی خۆیانیان هەیە. ئاینی یاریش یەکێک لەو ئاینانەیەکە گەلێک تایبەتمەندی بەرچاوی لای پەیڕەوانی هەیە. ئاینی یاری دوو لایەنی هەیە. لایەنی یەکەمی پەیڕەویکردنە لە ئاینە کۆنە کوردیەکان وەکو زرڤانیزم، وەکو میترایزم کە نوریان یا دوو خودایی بوون، ئەهریمەن و ئەهورا دروست بوون، وەکو مەزدائیزم یا زەردەشت لە پەیڕەوی لە ئاینی زەردەشتەکە، و دواتر کە ئیسلام هاتووە وڵاتەکەی داگیر کردووە، ئاینی یاری سەر لە نوێ خۆی نوژەن کردووەتەوە، مەسەلەی بودایی یا مەسەلەی دووناودونیشی لە بودیزم وەرگردووە. ئەو وەختە سێڕەمەگویان هەیە، واتە ئاینەکەیان پەنهان بووە لە ترسی ئەوە کە هێرش نەکەنە سەریان. ئەوەیان هەبووە بعد یەکێک لە تایبەتمەندیە هەرەزەقەکانی خوددا مرۆییە کە باسم کرد لە باسەکەی پێشودا. دووەم ئەوەیە لە
لە ئاینی یاریە ژن و پیاو یا کچ و کوڕ مافیان وەیەکە لە ئیسلامە وانە لە ئاینی ئیسلامە تا چوار ژن بە شرایەتی خۆی ئیمکانی هەیە پیاوی هەیبێ لە عاڵێکە لە ئاینی یاریات کاوسەری هەیە و لە کۆمەلگای یاریە جەم هەیە لە باتی مزگەوت حاڵەتی دەرونی و عیرفانی و زیکر و خەلسە و چارەسەرکردنی گیر و گرفتەکان وەک بنکەیەکی کۆمەڵایەتیە ئەو جار دابەشکردنی ئەندامانی کۆمەڵە ئەوە زۆر گرنگە بە کەسانێک کە ڕێبەرن بە کەسانێک کە کارەکەن زەحمەتێکێشن لەگەڵ ئەوەدا کە مافی هەمویان وەیەکە. لەگەڵ پەیدابوونی هەر ئاینێک و بەدەسەڵات گەیشتنی ئاینەکانی دیکە تا ڕادەیەک کەمڕەنگ بوونەتەوە و پەیڕەوانی ئاینی خاوەن دەسەڵات هەردەم بۆ پەرەپێدانی زیاتری ئاینەکەیان بە هەموو شێوەیەک هەوڵیان داوە، بەڵام ئاینی یاری یەکێک لەو ئاینانە بووەکە سەرکوت کراوە و پەرەی نەگرتووە. بەشێکی یەکجار زۆری زەردەشتیەکان یا پێشینەی ئاینی یاری لە ئێران هەڵاتون ڕایان کردو، بەشێکی زۆری هەر لە کوردستان و لە منتەقە تەنها هەورامان ئەویش بەشی شاخەکانیان نەتوانیە بگرن بە زەبری زۆر ئەو ناوچەیانە گرتووە و سێ ڕێگەیان یاسینیان هەر بۆیە ئەم ئاینە نەیتوانیوە چون ئاینەکە ئەم ئاینێکی ڕۆحیە ئاینێکی کۆمەڵایەتیە ئەو ئاینێکە کە میێوانە کە هاتووە دایپلۆسانوە داگیری کردووە هەم ناوچەکەی داگیر کردووە هەم کولتورەکەی سەپاندوە بەسەر خەڵکەکەدا لەبەرەوەم ئاینە نەیتوانیە گەشە بکە بەڵکو خنکاندوویەتی بە ناوی شەیتان پەرست و بە ناوی دینەوە کوشتوویەتی و خوێنی بەڕەوازانیوە لە ناچار ئەگەر ماوەتەوە ئەو بەشێکی ماوەتەوە بە خوێن و بەدبەختی و خۆشاردنەوە هەڵاتن بۆ شاخەکانی هەورامان و داڵەهۆ. باسکردن لەسەر ئاین و کللتور بە شێوەیەکی گشتی کارێکی ئاسان نییە، بەڵام بەشدارانی سەمینارەکە ڕەزامەند بوون بەرامبەر بەو باسە و توانیان کەڵکی لێوەربگرن. من سپاس دکتر کم که مذهب ایمه و طریق فرستاده بیان کرد مردم فهمید که مذهب یارسان یعنی چه و سپاس یکم که واقعا زحمت کشایه که تایر تشریف آورده و بیان کرده و جوری که مردم بفهمنه. اما فرق مهمه که بتونی یه مذهبی که وزوان فلسفی نوسریه و وزوان ساده باریده. که دکتر خلقی کرده بحثی که فلسفی بحثی که فر تازه بی و توانم بوشم فرا منفعت داشت و مشکل تازه کلی ورگردیم. بەڕێز خەلقی خاوەنی چەندین پەرتوکە و دوایین پەرتوکیشی سەبارەت بە مێتۆلۆژی یان خوداناسی ئاینی یاریە کە لە پەرتوکەکەدا باز لەسەر مەودای نێوان بڕوا و زانست و پێشینەی ئاینی یاری، گۆڕانکاریەکان، سەرچاوەکانی، تەمەنی ئاینەکە و زمانی پەیوین و دەقەکانی و تایبەتمەندیەکانی دەکات.